بەمەبەستی چاودێریکردنی ئەو کەناڵە ڕاگەیاندنانەی کە باگراوەندی ئیسلامیان هەیە و خۆیان لە سی تەلەڤیزۆن و رادیۆ و بڵاوکراوەدا دەبینەوە و لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و مۆڵەتی فەرمیان هەیە، وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لیژنەیەکیان پێکێناوە و ئاماژە بەوە دەکەن چاودێری وردی ئەو کەناڵانە دەکەن و هەر کەناڵێک هەندەر بێت بۆ فکری توندڕەوی دای دەخەن. بەرپرسانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئاماژە بەوە دەکەن لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە گلەی ئەوە دەکرێت کە بەشێک لەو کەناڵە ئیسلامیانە بیری توندڕەوی بڵاو دەکەنەوە. ئێمە ئاستی توندڕۆیەکەی لە بەرچاوەگرین ئەگەر بزانین خەڵکێک بۆتە قوربانی ئەو کەناڵە ئەوە بە دڵنیاییەوە ئێمە خاوەنی کەناڵەکە ئیحالەی محاکەمە ئەکەین و ئیتر لە ڕێی خۆمان و ڕاستەوخۆ خۆمان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری یاخود لە ڕێی داواکاری گشتیەوە. ئەو لیژنەی لەلایەن وەزارەتەکانی ڕۆشنبیری و ئاوقافی هەرێمەوە پێکێنراوە بڕیارە بەم نزیکانە کۆ بێتەوە و دەست بکەن بە چاودێریکردن و کۆکردنەوەی زانیاری لەسەر ئەو کەناڵانەی مۆڵەتیان لە وەزارەتی ڕۆشنبیری وەرگرتووە. هاوکات وەزارەتی ناوخۆی هەرێمیش هەڵدەستێت بە لێکۆڵینەوەکردن لەگەڵ ئەو گروپ و کۆمپانیانەی کە بەخشی رادیۆ و تەلەڤیزۆنەکان دەکەن. دەبینین کە بەعضێکیان فکری تونند و تیژی بڵاو دەکەنەوە. فکری تونند و تیژی جا هەر ئاین و مەزهەبێک بێ ئێمە دژی ئەوەی دژی هیچ ئاینێک نین وەکو بە فەرمی وەکو وەزارەتی ڕۆشنبیری چکەمە ئیجازەمان پێداون مۆڵەتیان بەڕسمی لە ئێمە وەرگرتووە. ئێمە بەپێی ڕێنمایی ژمارە 2014 هەیە بەپێی ئەم ڕێنمایە دیارە هەموو سەرپێچیەک سزای خۆی هەیە. لە ساڵی 2014ەوە تا ئێستا وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێم لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە زیاتر لە 10 کەناڵی جۆرا و زۆری داخستووە کە بەشێکیان باگراوندی ئیسلامیان هەبووە و مۆڵەتی فەرمیان نەبووە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.